ڕاگررتنی هەموو جۆرە پرسەیەک لە مزگەوتەکان و هۆڵەکان و خێمە بە هەموو شێوەیەک تاکو 21 سێی 2020. بۆیە داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین هەرچەندە مردن بە دڵنیاییەوە کارەساتێکی ناخۆشە، بەڵام ناخۆشتر ئەوەیە کە ئێمە بەرگری و ڕێگری لەم دیاردەیە لەم ڤایرۆسە نەکەین، بۆیە بە پێویستمان زانی ئێستا ئەم بڕیارە بدەین. هەروەها بەڕاوێژ لەگەڵ بەڕێزیان سەبارەت بە نوێژی هەینی داوا دەکەین مامۆسایانی بەڕێزی ئاینی لە وتارەکانیانە ورتر زیاتر باسی ئەم بابەتە بکەن و لە کورتترین ماوەیە لە حدودی 10 دقیقەیە وتارەکانیان کۆتایی پێبێنن و هەروەها داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین لەم کاتەدا ژن و مناڵ پێویست ناکا بچن بۆ مزگەوتەکان و ئەوانەی نەخۆشن بە هەر شێوازێک ئەکرێ لەم کاتەیە نەچن بۆ مزگەوتەکان بۆ نوێژی هەینی و نوێژی هەینی بریتی بێت تەنیا لە نوێژە بە کۆمەڵەکان و هەموو نوێژەکانی کە بە جەماعەت لە مزگەوتە ئەکرێت تەنیا نوێژە بە کۆمەڵەکان بن، واتە نوێژی سونەت واتە هیچ کۆڕ و کۆبوونەوەیەک لە مزگەوتەکاندا نەکرێت. بۆیە داوا لە بەڕێزانی مامۆسایانی ئاینی دەکەین بە پاڵپشتی یەکێتی زانایانی ئاینی کوردستان لە گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی گەرمیان وەلایەنە پەیوەندیدارەکان کە پابەندی ئەم ڕێنماوی بڕیارانەی ئێمە بن. لە پاڵ ئەوانەیشا ئێمە وەکو ئیدارەی گەرمیان لیستێکمان بڵاو کردووەتەوە و لیستێک لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بڵاو کراوەتەوە. چەند هاوڵاتیەکی بەڕێز بە هەر شێوازێک لە ئێران بوون، ئێستا گەڕاونەتەوە. ڕەنگە ئەو هاوڵاتیانە لە شوێنە جیاجەکانە تا ئێستا نەهات پێتن بەدەنگ داواکاریەکانی ئێمە و بانگاوازەکانمانەوە، پێویستە سەردانی لایەنە تەندروستیەکان بکەن و بۆ ئەوەی پشکنینیان بۆ بکرێ و بۆ ئەوەی ڕێکارەی تەندروستیەکانیان بەرامبەر بگیرێتە بەر بۆ پاراستنی خۆیان و ماڵ و مناڵیان.